وەکو هاوڵاتیانی شاری سلێمانی و هەموو ناوچە کوردستانیەکان ئیدانێ و کاراکەن کە بۆن منە سوپای تورکیا و پاسدارانی باڵێن تورکیا ئەو هێرشەی کە بۆ سەر کوردستان و تەواوی خاکی کوردستانی یەکەن ئیدانێ و کاراکەین و لە ڕێمەوە ئێمە وەکو دەنگی خۆمان بە ئیمزا کۆکەینەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەوەی ئەوانش وەڵاممان بنەوە و لە ڕێی ئەمەوە بتوانن وەڵامێکیان هەبێ بۆ ئەو کارایی کە تورکیایکە بەرامبەر خەڵکی کوردستان و خاکی کوردستان و لەمە هیوادارم ئیمزاکان سەرجەم هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامدانەوەیکی هەبێ بۆ تەواوی سوپای تورکیا و ئیدانێ و کارەشەکەین. ڕاستەکەی گەر ئێمەی هەموو خەڵکی کوردستان یەکگوت و بین بڵێ لا چاپاچی کوردستان ناتوانین سوپاکە بە زووترین کاتە لە خاکی خۆمان بەڵاونێن بەڵام بەداخەوە سەرکردەکانی خۆمان زۆربیان جاشن لەگەڵیانە لەگەڵ ڕێزمانە خۆمان ئەزانین کامەن و کێن و کێنین بۆ نمونە من خۆم خوێندکارێکم لەو دەڤەرەی کە بڵێ سوپای تورکیای لێیە خۆڕۆژانە بە چای خۆمان سوپاکان نەبینین تەنانەت تیارەکانی شەبین کە چۆن بەسەرمانە ئەسوڕێنەوە و چاودێریمانەکەن و هیوادارم زووترین کاتە هەیەی خەڵکی ئەم نیشتمانە هەیە واژ کۆکەنەوە و ئەم وڵاتەش بڵێ ئەم ئێسپایە با لە وڵاتە نەمێنێ و نەجاتمان بێ ئینشاءالله. ئیمزا کۆکردنەوە واژۆیانە کاریگەری زۆری ئەبێ لەسەر دەرکردنی سوپای تورکیا و بە تایبەتیش ئەبێ دەسەڵاتدارانی هەرێم هەڵوێستیان هەبێ لە دەرکردنی سوپای تورکیا لە ناو خاکی هەرێمە.